والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة الطلاق جيشتنا آياتي ششم دواي خوێندنەوەی ئاەتەکان تەفسیری ئاەتەکان دەکەین پشتیوان بەخوای گەورە. أعوذ بالله من الشيطان الرجيم أسكنوهن من حيث سكنتم من وجدكم ولا تضاروهن لتضيقوا عليهن وإن كن أولات حمل فأنفقوا عليهن حتى يضعن حملهن فإن أرضعن لكم فآتوهن أجورهن وأتمروا بينكم بمعروف وإن تعاسرتم فسترضع له أخرى لينفق ذو سعة من سعته ومن قدر عليه رزقه فلينفق مما آتاه الله لا يكلف الله نفسا إلا ما آتاها سيجعل الله بعد عسر يسرا وكأي من قرية عتت عن أمر ربها ورسله فحاسبناها حسابا شديدا وعذبناها عذابا نكرا فذاقت وبال أمرها وكان عاقبة أمرها خسرا أعد الله لهم عذابا شديدا فاتقوا الله يا أولي الألباب الذين آمنوا قد أنزل الله إليكم ذكرا رسولا يتلو عليكم آيات الله مبينات ليخرج الذين آمنوا وعملوا الصالحات من الظلمات إلى النور ومن يؤمن بالله ويعمل صالحا يدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا قد أحسن الله له رزقا الله الذي خلق 7 سماوات ومن الأرض مثلهن يتنزل الأمر بينهن لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما. آتي ششم هر وەکو تاواکەری ئاەتەکانی پێشوو کە باسی ئەحکامەکانی ئافرەتی تەلاق دراو و ئەو ئافرەتانەی کە گوتمان تەلاق دەدرێن یا ئەوەتە لە تەمەنی ئاساییدان کە ئەگەر تەمەنەکەیان تەمەنێکی ئاسایی بێ ئەوە لە سوورەتی بەقەرەدا باس کراون. ئەو ئافرەتانەی کە لە تەمەنێکی ئاساییدان بێنوێژیان هەیە عیددە و چاوەڕوانیکردنەکەیان بۆ ئەوەی مێردەکە بیان هێنێتەوە یا بە یەکجاری بتوانن مێردی بکەنەوە 3 قوڕوئە 3 جار کەوتنە بێنوێژیە بەنسبەت ئەو ئافرەتانەی کە بەتەمەندا چوون و ناکەونە بێنوێژی گوتمان 3 مانگە ئەوەی کە هەر بێنوێژی نیە 3 مانگە و ئەوەی حەملی هەیە حەملەکەی دادەنێ و ئەوەشی کە نەگوازراوەتەوە و تەلاق دەدرێت تەمەن هیچ چاوەڕوانیەکی پێویست نییە هەر ئەو کاتەی تەلاق دەدرێت دەتوانێت شوو بکاتەوە و هیچ پەیوەندیەکی بە پیاوەکەی پێشووەوە نامێنێ. لەو ماوەیدا کە ئافرەت تەلاق دەدرێت گوتمان ئەگەر تەلاقەکان 1 و 2 بن تەمەن ئەو پیا و ئافرەتە هەر ژن و مێردی یەکترین و پێویستە لێک خوان و لێک شوێن و لێک جێگادا بن ئیلا لە حاڵەتێکدا ئەگەر بزانن خراپەی زیاتر و زیاتر لێک دوورکردنەوە دروست دەبێ و هەروەها لە ڕووی میرات و مردنەوە تەمەن هەر بە ژن و مێردی یەکتری حساب دەکرێن. ئەو جار خوای گەورە دەفەرمێت لە سەرەتادا فەرمووی دەریان مەکەن لە ماڵەکانیان بەس ئەو ماڵانەی کە ئافرەتەکان تێدا نیشتەجێ دەکرێن و تێیدا دەهێڵدرێنەوە چ
چ زۆرە خانوێکن چ زۆرە ماڵێکن خوا دەفەرمێت ئەسکینوهن ئەو ئافرەتانەی کە تەلاقتان داون نیشتەجێیان بکەن من حیث لەو شوێنانەی کە سەکەنتم بۆ خۆتان تێیدا نیشتەجێن من وجدیکم بەپێی توانای خۆتان قاعدەی خانوودان ماڵدان ژووردان بەو ئافرەتەی کە تەلاقی دەدەی ئەوەیە بۆ خۆت لە کام خانوەدای لە کام زۆر ژوورەدای کام وەک دەڵێ چەندە خۆشگوزەران و شوێن حەوانەوەی تێدایە ماڵەکە تەمان بۆ ئافرەتەکەش دەبێت هەمان شوێن و هەمان جێگا دابین کەی جا ئەگەر ئافرەتەکە گوتمان یەک تەلاق و دوو تەلاق بێ تەمان ئەو خانوەی کە پیاوەکەی تێدا ژنەکەش لە هەمان خانوودا دەبێت وایە ئەگەر تەلاقەکە سێ بە سێ بێ تەمان عولەما جمهوری عولەما ڕەئیان وایە لەو حاڵەتەشدا ئافرەت نابێت دەربکرێت هەتا عیددەی بەسەر دەچن چێ دەچێتە دەرێ ئافرەتەکە یا پیاوەکە پیاوەکە دەبێتێتە دەرێ ها چونکە خوا دەفەرمێت لە ماڵەکانی خۆیاندا گیان هێڵنەوە لەو حاڵەتەشدا کە نابێ بەیەکەوە بن چونکە دەبنە حرامی یەکتری دروست نییە وەک دەڵێ لە یەکتر نزیک ببنەوە مارەکردنەوەیان نایە لە یەکتری لەو حاڵەتەیدا ئافرەتەکە لە شوێنی خۆی دەهێڵدرێتەوە پیاوەکە دەچێتە دەرێ ئەسکینوهن نیشتەجێیان کەن ئافرەتە تەلاق دراوەکان من حیث سەکەنتم لەو شوێنانەی کە ئێوە تێیدا نیشتەجێن بەس ئاگاتان لەوەی بێ من وجدیکم بەپێی توانای خۆتان ئەو بۆ ئافرەتێک ئەگەر تەلاق دراوە ها نە ئافرەتەکە بۆی هەیە ها داوای کۆشک و قەسر و قسوور لە مێردەکەی بکە پێشتر پێشەوەی تەلاق بدرێت لە کام خانوەیدا بووە لە کام ژوورەیدا بووە کام هۆکارەکانی ژیانی دنیای بۆ دابین کراون کاتێکیش تەلاق دەدرێ هەر دەبێ هەمان شت داواکە دەبێت سەیری توانا و دەسەڵاتی مێردەکەیکە مێردەکەی چەندەی لە توانادا هەیە و چەندەی لە دەسەڵاتدا هەیە دەبێت داواکاریەکەی هەر ئەوەندە بێ بۆ بە هەمان شێوەشتەبەن مێردەکە بۆی دروست نییە دوای تەلاقدان ئافرەتەکەی بخاتە قەبر و قەبرستانی بۆ دروستکە بیخاتە شوێنێکی تەنگ و تەسکەوە ئەو خۆشیانەی کە پێشتر هەی بوون ئەو وەسائلانەی کە پێشتر هەی بوون ئەو شێوە خواردنەی کە پێشتر هەی بووە لی کەم کاتەوە و لی بستێنێتەوە لەبەرەوەی خلاف و ناکۆکی کەوتۆتە بینیان جا ئەوە قاعدەیە ئەدی بۆ ئەو ژن و مێردانەی کە بەیەکەوەن بێگومان لەو حاڵەتەشدا دەبێت ئاگامان لێی بێ نەمێرد بۆی دروستە ڕەزیلی بکە لە بەرامبەر خێزان و منداڵیدا وایە چی لە توانادا هەیە و چی پێدەکرێت بەپێی کەسابەت و داهاتی خۆی واجبە لەسەری بەبێ ئیسرافکردن و بەبێ ڕەزیلیکردن واجبە لەسەری خێزانی منداڵی ئەوانەی نەفەقەیەن لە سەریەتی بە خێویان کە وایە و هەروەها ئافرەتیش هیچ معقوڵیەتێکی تێدا نیە بنمونە لە ماڵی بابی لە خانوێکی ڕزیوی وەک دەڵێ گڵی تۆزاوی دابوو بێ بەڵام کە مێردی دەکا داواکەی ئەوە بێ خانوێکی سێقاتی بۆ دروست بکرێت وایە لە ماڵی بابی بنمونە مەطبەق و نازانم وەسائلی تایبەتی نەدی بێ بەڵام مەرزدانێ بڵێ هەتا هەموو ئەوانم بۆنەکەی وەک دەڵێ مێرد پێ ناکەم یان ناگوازرێمەوە بۆیە تەکلیفکردنی ئافرەتیش زیاد لەوەی کە پێشتر تێیدا بووە ها زیاد لەوەی کە دەزانێت مێردەکەی پیاوەکەی لە توانایدا هەیە بێگومان تەبان ناشەرعیە و دروست نییە بە کورتی نەمێرد بۆی هەیە ڕەزیلی بکە لە بەرامبەر خێزانەکەیدا وەنە ئافرەتیش بۆی هەیە زیادەڕەوی بکات و داوای زیاتر لەوەی بکە کە مێردەکە کە پیاوەکە پێی دەکرێت ئەوە یەک ئەو جار دەفەرمێت ئەوە بۆ ئەگەر بۆ ئافرەتی تەلاقدرا و دروست نەبێ بیخێ ناخۆشی بۆ خێزانی خۆت هەر دروست نییە دروست نەبێ بۆ ئافرەتێک کە بە تەمای تەلاقی دەی ئەزیەتی دەی و ناڕەحاتەکەی خێزانی خۆت کە لەکەنتە هەر دروست نییە طبعاً ولا تضاڕهن خوا دەفەرمێت زەرەریش لەو ئافرەتانە مەدەن زەرەر لەو ئافرەتانەی تەلاقتان داون بە یەک تەلاق بە دوو یا بە سێ یان ئەوانەی لەکن خۆشتانن ها ولا تضاڕهن زەرەر و زیان مەگەێنن بە خێزانەکانتان لیتضەیقوا بەمەبەستی ئەوەی تەنگ و تەسبکەنەوە عەلەیهن لەسەریان ژیان پیاوی وا هەیە ئێستا بە تایبەتی ئەوانەی مارەیان زۆرە وایە نایەرێ بچێتە مەحکەمە یەگەر خێزانەکە چی نەوێ بڵێ تەلاقی دەدەم چونکە بڵێ تەلاقی دەدەم دەبێ هەرچی لەسەری مارە کردووە لە مەحکەمەی هەمووی دەبێ بۆ بکە وایە چ دەکەن هەندێکیان دێن ئافرەتەکەی تەعزیب دەدەن ئافرەتەکەی ناڕەحەت دەکەن زۆرێکیش لەوانەی کە ژنەکانیان دەڕۆن یا بە تەلاقێک تەلاقیان دەدەن کە دەیان هێننەوە هەجاری کە ڕابردوو باسمان کرد بەمەبەستی زەرەر لێدان و ژیان لێ تەسبکردنەوە مارەکردنەوە دروست نییە بۆیە دەفەرمێت ولا تضاڕهن زەرەر و زیانیش مەگەێنن بە هاوسەر و خێزانەکانتان ئەو هەمووان دەگرێتەوە ئەوەی لەکنتە ئەوەی تەلاقت داوە ئەوەی بە تەمای تەلاقی دەی
ئەوەی کێشەت لەسەری هەیە ئەوەی بین لەگەڵی خۆشە لیتضيقوا بەمەبەستی ئەوەی تەنگ و تەسب بکەنەوە لەسەریان عليهن لەسەریان ژیان واضحە ئەوە یەک وإن كن أولات حمل ئەی ئەگەر هاتو ئەو ئافرەتانەی کە بەتەمان تەلاقیان دن یا تەلاقتان داون حملیان هەبوو سکیان هەبوو فأنفقوا عليهن فأنفقوا يعني مصرفيان بكيشن نفقيان بو دابنكن نفقتيا طبعا تنها خواردن ها خواردنوا جلوبرگ و پۆشاک شوێنی حەوانەوە واضحە پێداویستیە سەرەکیەکانی ژیانیان بۆ دابنکەن فأنفقوا عليهن مصرفيان بکێشن ژیانیان بۆ دابنکەن حتى يضعن حملهن هەتا ئەو کاتەی دادەنێن سکەکەیان فإن أرضعن لكم دوای ئەوەی کەسکیان دانا چ دێتە پێش ئەو جارەی شیردان فإن أرضعن لكم ئەگەر ئافرەتەکە دوای تەلاقدانیش ئامادە بوو شیرتان بۆ بدەن بە منداڵەکەی فآتوهن أو بيان بدن أجورهن كري شيردانكيان طبعا لا مذهب شافعي وأبو حنيفة مالك الله أعلم دفرمون لحالة آسايش دا ئافرەت دەتوانێ نەگوازبە دەتوانێ کرێی شیردانی منداڵەکانی لە مێردەکەی وەربگرێ وایە ئەو لە حاڵەتێکدا ئەگەر شت بوو بە مادە و مادیگەرایی بەڵام ئیمامی ئەحمەد و زۆرێک لە عولەما دەفەرمون لەو حاڵەتەیدا ئەرکە لەسەر ئافرەتی شیر بە منداڵەکەیدا واجبە لەسەر ئافرەتەکەی شیر بە منداڵەکەیدا هیچ کرێیەک لەسەر پیاوەکەی واجب نییە و الله أعلم ئەوەشیان بەڕاستی لەگەڵ عەقڵ و منطیق گونجاوترە مەسەلەی مادە و پارە لە حاڵەتی ئاساییدا لە بینی ژن و پیاویدا نەبێ فإن أرضعن لكم أجر أو آفرتاني طلاقتان داون چونکە لێرە شو لە سوورەتی بەقەڕەش کە باسی کڕی دەکا لە بابەتی تەلاقدا باسی کڕی دەکا لە حاڵەتی بەیەکەوەبوونی ژن و مێردا هیچ کاتێک باسی شیردانی بەکرێ نەکراوە فإن أرضعن لكم أجر أو آفرتان شیریان بۆ دانە منداڵەکانیان فآتوهن أجورهن پێیان بدەن کرێ شیردانەکەیان ئەو جار چی کەش بکەن وأتمروا بينكم فرمانش دركن لبيني خوتاندا فرمان بيكتري بكن مشورته برز بيكتري بكن سبارت بشيردان مانوي من دالكي بمعروف بشويكي باش ويا آياتك رينمونيكي زور ديارك لحالة طلاق دا اگر پیاوك وآفرتك بيانوي لو بين دا زرر بمن دال بيانن بيقمان گناه بار دبن طبعا خلق پابند بي يا پابند نابي بلان بو قيامته بيقمان لحالتێکدا ئافرەت تەلاق دەدرێ پیا و ئافرەت بۆیان نییە منداڵەکەی بکەنە قوربانی منداڵەکەی هەر کامێکیان بێ تەمەن وەکو محبەت و عەتف و سۆزی هەردووکیانە و هەردووکیشیان سۆز و خۆشەویستیان بۆیان هەیە بەڵام عادەتەن منداڵ نیسبەت دەدرێتە لە ڕووی نەفەقە و تەمەن بژێوی و مەعیشەتەوە پاڵ دەدرێتە لای بابی بۆی خوا دەفەرمێ وەئتەمیڕوا بەینەکم فەرمان بە یەکتری بکەن و مەشوورەت لەگەڵ یەکتریدا بکەن لە نێوان خۆتاندا لە حاڵەتی تەلاق و جیابوونەوەدا سەبارەت بە منداڵ بمەعروفین بە شێوەیەکی باش و چاک شێوەی چاک چۆنە ئەوەیە مەسلحەتی منداڵەکەی چاکی منداڵەکەی لە چیدا بێ ئەوەی بۆ بکە وئین تەعاسەرتم ئەی ئەگەر قورس بوو لەگەڵ ئافرەتی تەلاقدراودا ڕێککەوی کە بە تایبەتی لە وڵاتی ئێمەدا پیاو ئەگەر ژنی تەلاقدا ژن ئەگەر تەلاقدرا نەک مێردەکەی ناوێ عەشیرەتی مێردەکەشی ناوێ وایە پیاو ئەگەر ژنێکی لە بنەماڵەیەکی تەلاقدا ئەگەر گلەی لە ژنەکەی هەبێ هەرچی خزم و کەسی ئەو ئافرەتەشە ناوێن وایە بە زۆری لە وڵاتی ئێمە گرفت لە بینی پیا و ژنەکەیدا هەیە لە حاڵەتی تەلاقدا لەو حاڵەتەدا کە ژن و پیاو ناتوانن لەسەر شیردان ڕێککەون وئین تەعاسەرتم ئەگەر قورس بوو گران بوو ڕێککەوتنتان لەسەر شیردان بە منداڵی ئەوە فەسەتوڕضیع لەمە دووە شیر دەدا لەه بەو منداڵە ئوخرا ئافرەتێکی دیکە یعنی شیردەرێک دەگرن بۆ ئەو منداڵە کەسێکی دیکە جیاواز لە دایکەکەی خۆی وازحە ئافرەتێک بێ هەم دایکەکە پێی ڕازی بێ دڵی بێ تەوان منداڵەکەی خۆی بدا بەدەست و دڵی لەکن نەبێ و هەروەها پیاوەکەش بیداتە دەستی ئافرەتێک کە ئافرەتێک دەبێتە دایەن و دایەنگا تەوان کۆمەڵێک مەرجی هەنا هەموو ئافرەتێک بە کەڵک نایە دەبێ ئافرەتێک بێ ئەمین بیلێ و دڵنیابی لەوەی کە منداڵەکەت زەرەر پێناگەیەنێت و زەرەری لێ نادات و بە جوانی بەخێوی دەکات بۆیە دەفەرمووە وئین تەعاسەرتم ئەگەر قورس و گران بوو ڕێکەوتنتان لەسەر شیردان بە منداڵی فەسەتوڕضیع لەمە دووە شیر دەدا لەه بەو منداڵە ئوخرا ئافرەتێکی دیکە واضح ئەگەر سەیری ئاەتەکەی کەینەوە ئەسکینوهن من حەیث سەکەنتم بەسەریەکەوە
نیشتەجێیان بکەن ئافرەتانی تەلاق دراو لەو شوێنەی کە خۆتان تێیدا نیشتەجێن من وجدیکم بەپێی توانای خۆتان ولا تضاروهن زەرەر لە ژنەکانتان مەدەن لتضيقوا عليهن بمبستي تنكرنوا وتسكرنوا جيان لسريان وإن كن أولات حمل أجر أو آفرتاني طلاقتان داون خاوني حمل بن سكيان هبو فأنفقوا عليهن مسرفوا بجويان بودا بنكن حتى يضعن حملهن هتا دادن أو حمل سكي كهيانا فإن أرضعن لكم أجر دواي أوش آمادبن بوتان شير بدن بمندالكتان فآتوهن أجورهن بيان بدن كريكانيان وأتمروا بينكم بالمعروف فرمان بيكتريب كانوا مشورات بيكتريب كان لبيني خوتان دا بشويكي تشاك سبارت بمندالكا وإن تعاصرتم أجر ريكوتنشتان لسر شيردانكي قرزبو فسترضع لمودوا شيرددا له بو مندالا آفرتي ديك لينفق جا خواد فرمي با ببخشي چون أدي آفرتي حاملة سندي بي بدري باشا اندازەکە دیارە مانگانە ئەوەندە بێ ئێستا حتمما طبعا حاکم و قازی طبعا مەبلەغەکەی دیاری دەکەن بەڵام لە ڕووی شەرعیەوە سەیری توانای کەسەکەی دەکرێت دیسان لیونفق با سرفکە با مەسرفیان بکێشێ با ژیانیان بۆ دابینکە ذو ساعة من ساعته کەسی دەوڵەمەند بەقەدەر دەوڵەمەندیەکەی حتمما کەسی دەوڵەمەند طبعا ژیانی خۆی خۆشترە و دەبێت ژیانی ئەو ئافرەتەشی خۆشتر بێ کە شیردەری منداڵەکەیەتی واضحة لينفق با ببخشي ذو ساعة أو كسي خاوني دولمندية خاوني بارو سروة سامانة من ساعته بقدر لدولمندية كي بقدر دولمندية كي ومن قدر هر كسيكيش كم كرابو عليه لسري رزقه روزية كي ومن قدر هر كسيك جيرابو يوا دياري كرابو لسري يعني وقت الله رزقكي انداز يعني سنوركي ديار بو سنور دار بو كمي هبو أو فلينفق أو ينبا سرفك مما آتاه الله لو مالك خوا بيداوا بشيك لو مالك خوا بيداوا هناك ربو خوشي لبرسان بمري وبوي قاعدة لحالتي بكري قرتني داين بو من داليتيا فقيري ودولة مندي فياوكيا لينفق ذو ساعة من ساعته با ببخشي با مصرف بكيشي مصرف قتمان هرسك اشتكي دقريته وها خانووی باش مادام دەوڵەمەندە جلوبەرگی باش و هەروە خواردنی باش بەقەدەر بوون و دەوڵەمەندی خۆی ومن قدر عليه رزقه هەر کەسێکیش گیرا بوویەوە لەسەری ڕزق و ڕۆزیەکەی و هەژار بوو کەمی هەبوو فلينفق ئەویشیان با سەرفکە مما آتاه الله لەو ئەندازەیە یا بەشێک لەوەی کە خوای گەورە پێیداوە خۆ کابرا دەوڵەمەندە منداڵ چی بکە یعنی فەقیر نیە و خوا کەمی داوەتێ ناكري وقت الله التكليفي لبكي بوخوي لبرسان بمره لا يكلف الله نفسا خواي قورا أرقنا خاتسر هيت كسك إلا ما آتاها تنها أو اندن بك خوا بيداو أو تكليفي مقدلي نفقة الشيشانة مصرف شيشانة باس عبادته خوا برستينية لسورة بقرة ما لا يكلف الله نفسا إلا وسعها لباس عبادته وهر عبادتك لتوانات دانبو خواي قورا آسان كارد بودك ليرش لكاتي نفق شيشاني خيزان من دالدا لا يكلف الله نفسا خواي قورا أركو واجبات ناخا تسر هيت كسك تنها بقدر أو نبيك خوا بيداوا جاء أو آيات زور دلخوش كرد فرمي سيجعل الله لموضوع خواي قورا ديني تبيشي بوتان بعد عسر دواي همونا خوشيك يسرى خوشيك طبعا أو قاعدة هر كسك إيماني فيها به دوای هەموو ناخۆشیەک خۆشیەک دێ ئەگەر بگوترێ کەسی وایە ئیمانداری شەوژیانی هەر ناخۆشە بێگومان ئەو کەسە قازانجی کردووە چونکە ناخۆشیەکانی بەچی کۆتایی دێ بە مردنێ کۆتایی دێ خوای گەورە بەس بەوەی کە لەسەر مەرگدا بەهشتی پیشان دەدا هەرچی ناخۆشی دنیای هەیە هەمووی لەبیر دەچێتەوە بەس بەوە کە مەلایکەت پێی بڵێن ئەللا تەخافوا مەترسە و خەفەت مەخۆ هەموو ناخۆشیەکانی لەبیر دەچنەوە بۆیە ئەوە ئینسان دەبێت لە مەبدەئی خۆیدا بیچەسپێنێ بە هیچ شێوەیەکی نابێت گومانی خراپ ببەی بەخوایە بە قەراری خوای گەورە ئەگەر ژیانی ناخۆش کردی قاعدەی ئەساسی ئەوەیە ناخۆشی لە دنیاشدا کۆتایی پێدێ چەند کەس فەقیر بووە خوای گەورە دەوڵەمەندی کردووە وایە چەند کەس نەخۆش بۆ خوا ساغی کردووە بەتەئەکید چەند کەس لە ترس و دڵڕاوکێدا بۆ خوای گەورە
خستویەتی ئەمن و ئەمانەوە چەند کەس بێ منداڵ بوو و خی گەورە دواتر منداڵی پێداوە چەند کەس گرفت و کێشەی هەبووە دواتر بۆتە خێزان و عائلەیەکی بەختەوەر و دڵخۆش قاعدەی ئەساسی خی گەورە ئەوەیە کە ناخۆشیەکان بە زۆری لە دنیادا کۆتایی پێدێنێ بەڵام ئەگەر کۆتایی پێنەهێنا هەر کۆتایی دێ بە هیچ کۆتایی نەیە بە بردیار کۆتایی پێدێت چونکە ژیانی ئینسانی ئیماندار ئەگەر متتەقی و لە خواترزبی لەکوێ دەست پێ دەکات لە سەرمەرگ ئەگەر خۆشترین ژیانیشت هەبێ ها خۆشترین ژیان تەسەور کە لەو دنیایدا هەت بوو بێ کاتێک کە ئەوەی لە سوورەتی واقعەدا باسی دەکات ڕوح دەگاتە قوڕقوڕاگەت و خەریکە مەلائکەتەکان ڕوحت دەردێنن فەئەما ئین کانە من المقەڕەبین فەڕەوح خی گەورە بە مەلائکەتەکان دەڵێن وەرە ناو ئیسراحەت یعنی بەهشتی دنیایەت هەبوو بێ لە چاو ژیانی بەرزەخی ئیماندار هەروەکو دۆزەخ و جەهەنەم وایە بۆیە ئاگامان لێ بێ سەیەجعل الله لەمە دواخوا دێنێتە پێشێ بۆ هەر کامێکتان بعد عسرین یسرا دوای هەموو ناخۆشیێک خۆشیێک جا نسبەتی ئیمانت بەخوا و ئاەتەکەی کە نەمان گوت هەر کەسێک پشت بەخوا ببەستێ تۆ ئەگەر پشتت بەخوا بەست ئەو کاتی دەبێت چاوەڕوانیش لە خوای بکەیت دەبێت سیقەت بەخوا هەبێ ئەو کاتی خی گەورە ئیشت بۆ دەکات تۆ لە ئیشەکانی خوا بە گومان بی پێت وابێ خی گەورە دەرود لێ ناکاتەوە پێت وابێ لە تنگانە ڕزگارت ناکات لە نەخۆشی چاکرد ناکاتەوە زۆر جار خی گەورە بە پێی گومانی خۆت لەگەڵت دەکات بۆیە هەمیشە ئینسان دەبێت حوسنی وڵەن گومانی باشی بەخوای پەروەردگار هەبێ عیبادەت دەکەیت دەبێت پێت وابێ خوالێت قبول دەکات وایە لە ناخۆشیدای دەبێت یەقینێک بۆ خۆ دروستکەی کە خوا ناخۆشیەکەت لەسەر لا دەبا لە موسیبەت و تنگانەدای یەقینە هەبێ خی گەورە لەسەر لا دەبا ئەو جار بەپێی یەقینەکەی خۆت خی گەورە ئیشت بۆ دەکات مەبەستم ئەوە کە هەتا هەی هەر لە ناخۆشیدای و خوا هەر لەسەر لا نابا بەڵام زۆر جار و هەتا هەر لە گوماندای هەتا هەی هەر سیقەت بەخوای نییە هەتا هەی گومانی باشت بەخوای گەورە نەبردوون خی گەورەش بەپێی گومانی خۆ لە دنیادا لەگەڵی کردووی ئەگەر سەیریکەینەوە لیونفق دو ساعة من ساعته با ببەخشێ بەو ئافرەتەی کە شیر دەدا دەوڵەمەند بەقەدەر دەوڵەمەندیەکەی ومن قدر عليه رزقه هەر کەسێکیش گیرا بوویەوە لەسەری کەم کرابوو لەسەری ڕزق و ڕۆزی فلينفق مما آتاه الله با ببەخشێ لەو ماڵەی کە خوا پێداوە لا يكلف الله نفسا إلا ما آتاها خی گەورە ئەرگ ناخاتە سەر هیچ کەسێک تەنیا بە ئەندازەی ئەو ماڵە نەبێ کە پێداوی وەکو گوتم ڕەزیلی بکەی خوا محاسبەت دەکا طبعا ئیسرافیش بکەیت تێشپەڕێنی ئەویش هەر محاسبەکردنی لەسەرە سەیەجعل الله لەمە دوا خی گەورە دەبەخشێ پێتان دەدا بعد عسرین دوای هەموو ناخۆشیەک خۆشیەک وەکە ئەی من قەڕیەتی ئەو جاخوا دەفەرمێ زۆرێک لە ئاوەدانیەکان یعنی لە خەڵکی ئاوەدانیەکان تەمان خی گەورە ئاوەدانی سزا دەدا بێگومان خەڵکی ئاوەدانیەکان سزا دەدا بەڵام زۆر جار خەڵکی ئاوەدانیەکانی بەژێرا و زۆرکردن و سەروەبنکردن و لافا و بەرباراندن بەسەر لادێکەدا خەڵکەکەی عقوبە داوە دەنە ئامانس عقوبەدانی خەڵکەکەیتی جا ئەوە هەڕەشەی خی گەورە لە بتپەرستەکان و لە ئێمەشی دەکە هەتا قیامەتێ خوا دەفەرمێت وەکە ئەین من قەڕیەتین زۆرێک لە خەڵکی ئاوەدانی و لادێکانی پێشوو عەتەت یعنی دەرچوون عن ئەمری ڕەبیها لە فەرمانی پەروەردگاری ئاوەدانیەکەی لە فەرمانی پەروەردگاری خۆیان وەڕوسولیه و هەروە دەرچوون لە فەرمانی پێغەمبەرەکانیان بۆیە خواچی لێکردن خوا دەفەرمێ فەحاسەبناها لێپرسینەوەمان لەگەڵ کردن بە حیسابەن شەدیدا بە لێپرسینەوەیەکی توند و فەحاسەبناها لێپرسینەوەمان لەگەڵ داکردن ئەو لێپرسینەوەیە مەبەستی لێپرسینەوەی کاتی خی گەورە هیچ قەومێکی بۆ معلوماتان بەیەکجاری لە ناو نەبردووە تا چەند دەرفەتێکی نەدابنێ حاڵێن چەند هەلێکی داونێ ئەو هەلانە محاسبەکەیە زۆرێک لەوانەی کە دژە پێغەمبەر بوون بە قسەی پێغەمبەرانیان نەکردووە زەمنێک خوا برسی کردوون بەشکم بە برسێتی بەخۆیاندا بچنەوە سەردەمێک بێبارانی کردوون سەردەمێک نەخۆشی کردوون سەردەمێک تووشی بەڵاو تاقیکردنەوەی کردوون بەڵاو تاقیکردنەوەکان گشتی نەبوون تاک بوون ئەو فەحاسەبناها حیسابەن یەسیرا یعنی تاکمان محاسبە و لێپرسینەوە بەسەر هێناون لێپرسینەوەیکی وەقتی و کاتی دواتر وعەذەبناها ئەگەر هەر تەوبەیان نەکردووە هەر پەشیمان نەبوونەتەوە هەر بەدوای پێغەمبەران نەکردوون چمان لێ کردوون وعەذەبناها پاشان سزامان داون بەعەذابا نوکرا بە سزایەکی زۆر تند و بە ئێش کە هیچ کەسیان بۆ دەرمانیش
لێ ڕزگار نەبوو کاتێک عقوبەی بۆ ناردەوەن ئومەتی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم بە دوعای پێغەمبەری ئێمە پارێزراوە ها بە یەک کەڕەتی خوای گەورە بەڵایەک نانێرێ هەرچی کافر و تاوانبار هەیە خوا بیمرێنێ پێغەمبەر دوعای کردو خوای گەورە دوعای پێغەمبەری ئێمەی قبول کردووە بەشکەم تەوبە بکەین و لە زەمانێکدا بگەڕێنەوە ئەوانەشی کە تاوانکار و خراپەکارن ئومەتانی دیکە هەر کاتێک پێغەمبەرەکان تووشی نائومێدی بووبن لێیان بەو محاسەبە و لێپرسینەوە کەمانە و کاتیانە دەرسیان وەرنەگرت بێ خوای گەورە گشتەکەی بۆ ناردەوەن وەکەئەی من قەڕیەتین زۆرێک لە خەڵکی ئاوەدانیەکان عەتەد ئەن ئەمری ڕەبیها دەرچوون لە فەرمانی پەروەردگاری چێ پەروەردگاری ئاوەدانیەکان پەروەردگاری خۆیان وەروە وەڕسوولی وە دەرچوون لە فەرمانی پێغەمبەرانی خوا فحاسبناها ئێمەش لێپرسینەوەمان لەگەڵ کردن بە لێپرسینەوەیکی ئاسان ئەو مەعنا لۆغەویەکەیتی بەڵام لێپرسینەوەمان لەگەڵ کردن بە لێپرسینەوەیکی ئاسان یعنی سزای کاتی و مۆقەتمان بۆ ناردن دواتر کە هەر تەوبەیان نەکرد وعەذەبناها سزاماندان عەذابەن نوکڕە بە سزایەکی توند و بەئێش ئەوەش هەرمەبەستی سزای دنیایە ها جارە باسی قیامەتێ نییە ئەو جا خوا دەفەرمێ فەذاقەت چەشتیان هەر لە دنیادا ها وەبال ئەمریها وەبال یعنی سزای تاوانەکانیان فەذاقەت چەشتیان تامیان کرد بینیان وەبال ئەمریها وەبال یعنی سزا و ئەشکەنجەی ئەمریها ئیشەکانی خۆیان کە سەرپێچیکردن بوو لە فەرمانی پێغەمبەران وەکانە عاقبەت ئەمریها و سەرنجامی ئیش و کاری کەسە بێ باوڕەکانیش لە دنیادا چی بوو خسرە زەرەرمەندی بوو فەذاقەت وەبال ئەمریها چەشتیان سزا و تۆڵەی ئەمریها یعنی ئەو بێ ئەمری و بێ فەرمانیانەی کە کردیانن بۆ خوا و بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکانە عاقبەت ئەمریها سەرنجامی فەرمانی کەسە تاوانبارەکانیش کەسە خراپەکارەکانیش چییە بێگومان خسرە زەرەرمەند بوونە لە دنیاش لە قیامەتیش جاخوا ئەوە هەری دنیاە ها ئەلی لە قیامەتێ ئایا کەسی کافر ئەگەر لە دنیادا سزادرا ئەوەی قیامەتی لەسەر لا دەچێ ئیماندار ناها ئیماندارێک کە موسیبەتی بەسەردێ ناخۆشی بەسەردێ پێی ڕازی بێ و سەبر بگری وایە ئەجری قیامەتی شت مسۆگەرە سزای قیامەتی تی پێلا دەچێ بەڵام بۆ کەسێک بێ باوەڕ کە سزا دەدرێت تەنها وەکو پند و عیبرەت خوای گەورە سزای دەدا لەناوەی قیامەتێ لە شوێنی خۆیتی أعد الله ئامادەی کردووە خوای گەورە لەهم بۆ ئەو جۆرە کەسانە عەذابا شەدیدە سزایەکی زۆر توند و بەهێز ئەو جار خوا دەفەرمێ فەتەقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن لە خوا بترسن ئەمرەکانی خوا جێبەجێکەن لە گوناه و تاوانەکانتان دوورکەونەوە یا ئولی الئەلباب ئەی ئەوانەی کە خاوەنی ژیرین ئەوانەی خاوەن ژیرین چێن چێ ژیرمەندی تەواوە الذين آمنوا کەسێک ئیماندار بێ ها فەیلسوفی ئەو دنیا بێنە ئەگەر ئیمانی بە قیامەتێ نەبێت و وەک دەڵی خۆی بۆ قیامەت حازر نەکرد بێت و مەسلحەتی قیامەتی ڕەچاو نەکرد بێ لای خوا بە ژیر حیساب نییە ژیریەکی هەبوو بێ بۆ دنیای هەبووە بۆ تەمەنێکی 100 ساڵی ئەو پەڕە ژیریەکەی بە کەڵکی هاتووە وایە هەموو ئەوانەی کە ئێستا داهێنانیان بۆ کردوین و خەڵک سود لە داهێنانەکانیان دەبینێ وایە وەک دەڵی لەگەڵ خۆیان خۆشیەکانیان بۆ خۆیان ڕۆیشتووە خەڵک لی سودمەند بووە یا لێ سودمەند نەبووە مەوزوعێکی دیکەیە بەڵام عەقڵ و ژیر ئەو کەسەیە کە ئیمانی بە قیامەت هەیە و قیامەتی خۆی ئاوادان دەکاتەوە أعد الله له عذابا شديدا خوای گەورە ئامادەی کردووە بۆ ئەوان سزایەکی بەئێش و تند فاتقوا الله پارێزکاری لە ئەمری خوا بکەن ئەمری خوا جێبەجێکەن لە گوناه دوورکەونەوە ئەی ئەوانەی کە ژیرن الذين آمنوا ئەوانەش ژیرەکان چێن ئەو کەسانن کە ئیماندارن قد أنزل الله بێگومان ناردوویەتە خوارێ خوا ئیلەیکم بۆ ئێوە ذیکرا ئامۆژگاری کێیە ئەوەی کە خوا ناردوویەتی قورئان بەچێدا هاتووە رسولا يتلو عليكم ها ذیکڕەکە مەبەست پێی قورئانە و خوا قورئانیشی بۆ ناردووین وایە پێغەمبەریشی بۆ ناردووین قد أنزل الله بێگومان خوای گەورە ناردوویەتە خوارێ بۆ ئێوە ئامۆژگاری و کتێبێک کە هەمووی پند و نسحەت و دڵسۆزی و وەک دەڵێ پیشاندانی ڕێگای باش و چەوتە بۆتان بۆی بە دوای چاکەکەی کەون و لە خراپەکەی دوورکەونەوە رسولا يتلو عليكم هەروەها پێغەمبەرێکیشی بۆ ناردوون کە دەخوێنێتەوە بەسەرتاندا ئایات الله نیشانەکانی خوا مبینات کە زۆر ڕوونکەرەوە و ئاشکران هەموو کەس لەیان تێدەگات و لێیان حاڵی دەبێ بۆچی قورئان هاتووە و پێغەمبەر هاتووە ليخرج الذين آمنوا وعملوا الصالحات بۆ ئەوەی بێنێتە دەرێ
ئەوانەی کە ئیماندار بوون و کار و کردەوەی چاکەیان کردووە من الظلماتی لە تاریکاییەکانەوە إلى النور بەرەو ڕووناچی جاخوا دەفەرمێت ومن يؤمن بالله هەر کەسێک بە تەواوی باوەڕ بێنێ بەخوا واضحە ئەوە یەک ويعمل صالحا وأنجامشی دا کاری چاکە و ئیمان بوون بەخوا تەمەن عەقیدەیە وایە ناکرێ بەش بەشیکەی ئیمانت دەبێت بە هەرچی خوا گوتوێتی هەبێ ويعمل صالحا کار و کردەوەی چاکەش بکە بەپێی توانە طبعا کەس هەموو چاکەیەکی پێ ناکرێ يدخله خوای گەورە دەیخاتە جنات باخانێک کە تەجری من تحتها الأنهار کە دەڕوا بەژێر باخەکاندا چەندان ڕووبار خالدینە فيها ئەبەدە لەناو باخ و بەهەشتەکانیشدا دەمێننەوە بە هەتا هەتایی ئەو جار خوا دەفەرمێ قەد ئەحسەن الله له رزقا بێگومان خوای گەورە قەد بێگومان خوا ئەحسەنە جوانی کردووە خوا لەهو بۆ ئەو کەسە ریزقا ڕۆزیەکەی بۆ جوان کردووە یعنی ڕۆزیەکەی بۆ هەمیشەیی کردووە ڕۆزیەکەی بۆ بەردەوام کردووە لەناو کوێدا لەناو ئەو بەهەشتەدا کە هەرچی جوانی و باشی و خۆشی هەیە لەناو خۆراک و خواردنەکاندا خوای گەورە دەیبەخشێ بە ئەو کەسەی ئەو سیفەتەی تێدا بێ ڕەسوولەن یەتلو عەلەیکم ئایات الله پێغەمبەرێکە دەخوێنێتەوە یعنی ڕەوانەی کردووە بۆتان پێغەمبەرێکیش کە دەخوێنێتەوە بەسەرتاندا نیشانەکانی خوای مبینات کە ڕوون و ئاشکران ليخرج الذين آمنوا وعملوا الصالحات بۆی بێنێتە دەرێ ئەو پێغەمبەرە ئەو کەسانێک کە ئیماندارن و کار و چاکەیان کردووە من الظلمات لە تاریکاییەکانی کوفر و بێباوەڕی إلى النور بەرەو ڕووناچی ومن يؤمن بالله هەر کەسێک ئیمانی هەبێ بەخوا و کاری چاکە بکە يدخله جنات تجري من تحتها الأنهار خوای گەورە دەیخاتە باخانێک کە دەڕوا بەژێریدا چەندان ڕووبار خالدين فيها أبدا دمنا لو باخو بهشتانا دا بهمشي أو جار خوا دفرمي قد أحسن الله جا عندك العلماء دفرمون أو بو تعجوبة يعني سرد سر دمينت لو رزق روزي خوراكو ميوجاتاني كخواي قول لنا أو بهشتا دا بو إيمان داران حاضري كردوا حالين معناي لغوية يعني بيقومان خواي قول بو أو كسر رزقكي جوان كردوا بەڵام علەما دەفەرمون ئەحسەنە ما ئەحسەنەیە لە ئەسڵدا یعنی چەندە جوانە چەندە پاکە چەندە خاوێنە چەندە بەتامە ئەو ڕزق و ڕۆزیەی کە خوای گەورە بۆ ئەو ئیماندارە حازری کردووە لەناو باشدا کێ ئەو خوایە الله الذي خلق 7 سماوات ئەو خوای کە قورئانی ناردووە و پێغەمبەری ناردووە عليه الصلاة والسلام خوایەکە کە دروستی کردو ئاسمانەکان بە چەند تەبەقە بە حەوت ومن الأرض ولو زويجدا زويشي دروس كردوا مثلهن بأندازي جماري آسمان كان طبعا إسا إما حوت آسمان مان هي حوت زويش مان هي بلام علماء دا فرمون جياوازي لبين حوت آسمان كان وحوت زوية كان دا أويا حوت آسمان كان نيوانيان هي لهر آسمانك دا قنزي جورجيانك هبه حالين بلام زوية كان حوت طبقان كدالي حوت زوي حوت طبقان نقل خوار إما حوت ئاوەدانی دیکە هەبن و خەڵکی تێدا نیشتە جێبێ بۆ معلوماتان شتیوان نییە حوت طبقەی زەوی طبق زەوی حوت طبقەیە هێندێکیش دەڵێن مەبەستی ئەوەیە کە زەوی حوت کیشوەرە ئێستا وانە حوت کیشوەرە بەڵام ئەوکەیکەیان دقیقترە يتنزل الأمر دادەبەزێنێتە خوای گەورە فەرمانەکانی خۆی بەینەهن لە نێوانی ئاسمانەکان و زەوی فەرمانەکانی خوا لە کوێ ڕادێن لە ئاسمانەوە بۆ کوێ دێن بۆ زەوی جا بەراوردێکی زۆر جوان سەید قوتب کردوێتی لە ئاسمان فەرمانی خوا جێبەجێ دەبێ یان نابێ ئەو هەموو مەلاین ئەستێرانەی تێدانا بە مەلاین مەلاین نازانم دوای مەلاینی چییە وەک دەڵێ بەبێ ئەوەی کەس بتوانێ بە دەقیقی بیان ژمێرە ئەستێرە هەن بەو حەجمە گەورانە وایە بەو سوڕانەوە خێرایی بەو لێک نزیکیەیان بەڵام تا ئێستا لەو کاتەوە خوا دروستی کردوون وتا ئەو کاتەی خوا بڕیاری دنیا خراپبوون دەدا دوو ئەستێرە بەرێک دەکەون دا سەید قوتب دەفەرمێ ئەستێرەکانی ئاسمان لەبەرەوەی یاسای خوا جێبەجێ دەکەن هیچ بەرکەوتەیەکیان نییە ئەدێگە مرۆڤیش لەسەر زەوی هەمان یاسا جێبەجێکە بێگومان تەوان چۆن لە ئاسمانەکاندا بەرکەوتە نابێ وایە لەسەر زەویش بەرکەوتە و خراپە و خراپەکاری نابێ هەرچی خراپەکاری سەر زەوی هەیە چی خوا خراپەکەیدا بەزاندووە خۆمان خراپەکەی دروست دەکەین بێگومان بۆ خۆمان خراپەکەی دروست دەکەین و هۆکارەکانین الله الذي خلق 7 سماوات خوا ئەو خوایە کە دروستی کردووە حەوت ئاسمان بەسەریەکەوە
ومن الأرض وزروها زويشي دروس كردوا مثلهن بجماري آسمان كان بحوت طبقوتين يتنزل الأمر داد بزيتو ديت خوار فرماني خوال بينهن لنوان آسمان كانوا زوي بوتي لتعلموا تا بزانا تا دلنيابن أن الله على كل شيء قدير بيقمان خواي قورا لسر هموش تقدا زور بتوانا هر کس گمانی لشریعت خوا و لدین خوا و لراستیتی پیغمبر و قرآن هبه اگر خلقه چی هبه با سیری برمون روشتا سیری استیرکا سیری مانکا و سیری او نظامانکا که خوای گوره لآسمان دایناون هیچ شتێک لەو کەونەدا ڕوونادا ببێ ئەو نظام و دەستوری کە خوا دایناوە لتعلموا تا بزانن أن الله بێگومان خوا على كل شيء قدير لسر هموش تيك بتوانا چون تواني بيتي آسمان بحو طبقة دروسكا أو همو ملايين أستيرانا بس زخمانا دروسكا وبيان صورة نتوايا أو همو مخلوقاتانا لناو زويدا دروسكا أواج دتواني شريعة البوبنيري دين البوبنيري بدمرين زندود كاتا ومحاسبتك وأن الله بيقمان خوا أوش بشكل عقيدة وإيمان من زور ضرورة إيمان من بيبي قد أحاط بيقمان دوري داوة بكل شيء هموشتك علم بزانستي خوي هيچ لكون دا نية خوي قورا علمي تواوي بين بها نكتوز علمك ها خوي قورا تنها بزاني فلان كز من دالك إذا بهرويا نا خوي قورا دزاني نسبتي بينين تام كردنو بون كردنو هناسو حركو أو كان شيء ها زور ذلك قلتو معنا أو جوليك دار وانيا ديكا بعد يجوليني وايا ئەو شوێنەی لۆپە ئاوێکی پێدەکەوێت یا وشک دەبێتەوە یا گەڵادارێک دێتە خوارێ بەبێ ئەوەی کە لە کتێبی خوای گەورەدا نووسرا بێت ڕوونادا وأن الله بێگومان خوا قد أحاط بكل شيء علما بەبێ گومانی بە هەموو شتێک یعنی دەورەی هەموو شتێکی داوە بەچی بە زانستی خۆی تەمەن زانستی خوا لە بەرامبەر هەرچی دروستکراودا هەیە زانستێکی 100% ها هەرچی لە دروستکراوەکە کردوویەتی و دەیکا خوای پەروەردگار پێی دەزانێ ئەوە یەک وەروەها دەسەڵاتێکی بەسەردا هەیە وایە دەسەڵاتەکەشی مطلقە تەوان دەسەڵاتێکی بەسەر هەموو کەسدا هەیە چ کاتێک بیەوێ بیگرێ و محاسەبەیکە و هەروەها بینینیشی مطلقە ها خوای گەورە هەرچی شت هەیە هەموو چرکەیەک دەیبینێ چرکەیەک نییە لە خواون ببی و هەرچی دەشیڵەی نییە بیڵەوەی خوا نەیبیستێت جا لە مەسەلەی قەزا و قەدەردا ئەوە زۆر گرنگە ئەوەی کە ئیمانی بە قەدەرە دەبێت پێی وابێ کە دەسەڵاتی خوا علمی خوا بینینی خوا بینینی بیستنی خوا دەورەی هەموو دروستکراوەکانی داوە ئەوە نییە وەکو ئێمە ئێستامە تەنها ئێرە دیوی ڕووکەش دەبینین وایە ئەدی دیوەکەیکە ژێرەکەی نابینی بەڵام خواوەکو ئێمەیە بێگومان نا صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه